السلام عليكم. خوا بازارە بە ئەحواڵێ دەنگ و باسی چۆنە؟ خوا بەزیابێ الحەمدولە تۆ چۆنی؟ بازار چۆنە؟ وەڵی بازار هۆکار هەیە بۆ نەبوونی بازار هیچ ئێستا بەرەجە ژنانە بەس هۆکاری تایبەتی خۆی هەیە بۆ نمونە ئەوتەی گەراجی بەغا لێرە نەماوە لە سا هەشتا هیچ فەرقی کردووە کەمی کردووە. باشە چەند ساڵە لەم گوزەرایشەکەی؟ دەور هێشتا و چوارۆ لێرم نزیکی 41 ساڵەکە بێ تاسا لە بەرەجە ژنانە بینیوتە ئاوا چۆڵ بێت هیچ جۆرێک بە هیچ جۆرێک ساڵان خەڵک چییە کرد ئەها بۆ ێرە چۆن بوو؟ من زیاتر مەحمەلەکان لە من برخویانە برد ئالی شۆفڵات ئەوانە کێژی سیاری گەورەیانە کرد تەوانە سامیان چوونەتە وانە ئەکسەرێتیان مەحمەلەکان شەموو بە مارەزی سیاری ئێستا چەندانەیەک ماوە بەڵام ئیش و کار بەشی خۆی هەر هەبووە چ کۆمەڵە خەڵکی لێریشی پێشەکەن کۆمەلە تەنەکەچی بتر ئێمە زیاتر برخۆکانمان ئەمی برخوی بۆکو خۆم زیاتر بخوی ئەسڵ بەکارێنم جاران کە خەڵەکە بوو موچەی وەرە گردی ئاخ و وەسعی باش بات ئەوی کام بڕخۆ ئەسڵەوەم بەرێ ئسالە کامە هەرزانەوەم بەرێ واتە گرنگی بەوە نایە کە شتەکە بەدەستی ئێستا ژیانیشی دروستەکان ناقەشی نییە کاکە پارەی پێ نییە ئێستا جێگۆ جەنا بەگەر مۆسەفی باماین 500,000 ژۆگری قەت مۆزە 500 ناگرێت باشە ماڵی هەیە خێزانی هەیە کرێ هەیە جا ئاو کاربەیە بەڕاستی خەڵک لە ڕەزالەتە ئێستا وەزئی قەرز چۆنە خەڵک زۆرێ بۆ قەرز من وەکو خۆم قەرز بە کەس نایم نە قەرزەکەم نە قەرزیژێم بۆ حەزم لێ نییە دوکانی خۆمە لەخوا بەزیابێ و ساری خۆم و خانووی خۆمە دانیشتوم لەکەم کەمونە زۆر باشە گەرمە ئاوە بەم شێوەیە بەردەوام بێت کارکەسابەت ناوەستێت زۆر کەس لە دوکانارەکانیان ئەلەن کاکشا بۆ شتانەمان لێ بکڕەوە من کوڕێک ئەلێرە یشێکرد لەم دوکانایشی پێشەکرد 37 ساڵ بوو لە دوکانایە بوو کرێکەی بۆ نێرە چۆڵی کرد باشە خەڵک زیاتر لە بەرەجە ژنانە سیارە چاکات بەڵام من چۆڵیە بینم لە دەرەوە لاقی بە بەرەجە ژنانەوە نییە ئەمەی لاقی بە بەرەجە ژنانەوە نییە بەخێر بێ براکەم لاقی بە بەرەجە ژنانەوە نییە تێگەشتی ئەم ئیشە ڕەبتی هەیە بە عامەوە ئام کە پارەی پێ نەبوو بە سیارەکە گەر لە ساسە پەکە نەخات چاکی ناکەیت تا وەختی هەزە و تازەکردنەوە نەیە چاکی ناکەیت